یاساکە دەخەینە دەنگدان. پرۆژە یاسای چاکسازی لە خانەنشینی و موچە و دەرماڵە و بەخشین و امتیازاتەکان لە هەرێمی کوردستان دوای 4 دانیشتنی پەرلەمان بۆ گفتوگۆکردن لەسەری با زۆرینەی دەنگ پەسەند کرا و هیچ ئەندامێکیش دژی پەسەندکردنی نەبوون. 68 کەس بە پەسەندی دەزانن ئەوەی دژە کەس نییە بە کۆی دەنگ پەسەند کرا. دوای پەسەندکردنی پرۆژە یاساکە خەڵک ناڕەزایەتیان دەربڕی دژی وەستانەوە. 9 فراکسیۆنی پەرلەمانیش لە یادداشتێکدا داوای گەڕانەوەی پرۆژەکەیان کرد. دەستەی سەرۆکایەتی پەرلەمانیش بڕیاریدا پرۆژە یاساکە ڕەت بکەنەوە و جارێکی دیکە گفتوگۆی لەسەر بکرێتەوە. پرۆژەکە دوای ئەوەی کە ناڕزایی خەڵکی لێکەوتەوە فراکسیۆنی یەکێتی ئێمە داوامان کرد لە سەرۆکایەتی و هەنێک لە فراکسیۆنەکانیتیش بە سوپاسەوە سەرۆکایەتی گویان لە داواکاریەکە گەڕێنرایەوە کە گەڕێنراوەتەوە هەندێک مادەی پێداچوونەوەی بۆکەین بە تایبەت یەک دوو مادەی پەیوەندی هەیە بە کەسوکاری سەربەرزی شەهیدان و زیندانیانی سیاسی کە ناڕزایەتی لێکەوتوتەوە ئەوانە بە فرسەتی ئەزانی کە گەڕاوەتەوە بە پەرلەمان و جێگەی دەستخۆشیە لێرە ئەوانە چاکەکەین و هەندێک مادەی تری کە پەیوەندی بە پلە تایبەتەکانەوە هەیە ئەویش ناڕزایی خەڵکی لێکەوتەوە ئەوانش دەستکاری ئەەکەین. زۆرترین ناڕزایەتەکان لە سەرمادەی سێم بوو کە تایبەت بوو بە بواری خانەنشینی پلە تایبەتەکان. پەرلەمان دەیەوێت گفتوگۆ لەسەر کۆی پرۆژەکە بکاتەوە و مادەی سێمیش دەستکاری بکات. دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان بەپێی ئەو دەسەڵاتی کە هەیەە پرۆژە یاساکەیان گەڕانتەوە پەرلەمانی کوردستان و واژۆ نەکرایە و جارێشتە دەبی ئەو پرۆژە یاسایە لەلایەن پەرلەمانی کوردستانەوە لێژنە تایبەتەکان ڕاپۆرتی لەسەر ئامادە بکەنەوە گفتوگۆی لەسەر بکەن. با پەسەندکردنی پرۆژە چاکسازەکەی حکوومەت لە پەرلەمانی کوردستان داهاتێکی زۆر بۆ خەزێنەی حکوومەت دەگەڕێتەوە. بڕیاریشە بەم داهاتە ئەو کورتێنانەی حکوومەت هەیەی بە تایبەت لە موچەی فەرمانبەران پڕی بکاتەوە. ئەڵگورد ئەحمەد، کورسات نیوز، هەولێر.